پارتی لە کشانەوە لە پرۆسەی سیاسی عێراق پەشیمان بوویەوە و دەڵێت هەڵسەنگاندنی بۆ دەکەین. مەزلوم عەبدی و ئەحمەد شەرع کۆبوونەوەی لووتکەیی ئەنجام دەدەن و ناوەڕۆکەکەی ئاشکرا دەبێت. لەبارەی گەڕانەوەی 100,000 دینارەکەی خانەنشینانی هەرێم لە بەغدا هەواڵێکی خۆش ڕادەگەێنرێت. عەلی حوسێن لە میانی کۆنگرێکی ڕۆژنامەوانی کە لە سلێمانی ئەنجامدرا ڕایگەیان کۆبوونەوەکان تا ئێستا بەردەوامن و ئامانجلەیان هەڵسەنگاندنی بارودۆخی گشتی سیاسیە لە عێراقدا بە تایبەت دوای هەڵبژاردننی سەرۆک کۆمار و هەروەها ئەوەی پەیوەندی بە دۆسیە ڕاستپاردنی سەرۆک وەزیرانەوە هەیە. ناوبرا وتیشی کۆبوونەوەکان هاوکات لەگەڵ هەلومەرجی هەستیاری ناوچەکە و ئەو گرژی و جەنگانەی لە ناوچەکەدا هەیە لێکەوتەی سیاسی و ئابووری ئەمنی لێ دەکەوێتەوە. ئاماژەی بەوەش کرد کە ئامانج لەو کۆبوونەوە سنەڕووی تێڕوانین و پێشنیازەکانە بۆ چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ قۆناغی داهاتوودا. ئەوە لە کاتێکدا دوای هەڵبژاردننی کاندیدی یەکێتی بۆ پۆستی سەرۆک کۆماری عێراق پارتی وەک دەربڕینی ناڕزایەتی فراکسیۆنی خۆی لە پەرلەمانی عێراق و تیمی وەزاری خۆی لە حکوومەتی عێراق لە بەغداوە هێنایەوە هەولێر. جێی باسا پێشتریش پارتی چەندین جار ڕەشەی کشانەوەی لە پرۆسەی سیاسی عێراق کردووە بەڵام هەڕەشەکانی نەبردۆتە سەر. ئەحمەد هیلالی وتەبێژی تیمی سەرۆکایەتی بۆ جێبەجێکردنی ڕێکەوتن لەگەڵ هێزەکانی سووریای دیموکرات هەسەدا با تەلەڤیزیۆنی سووریای ڕاگەیان بڕیارە لە دیمەشق مەزلوم عەبدی لەگەڵ ئەحمەد شەرع سەرۆک کۆماری سووریا و ئەسعەد شیبانی وەزیری دەرەوە ئەنجام دەدرێت. بڕیارە ئیلهام ئەحمەد هاوسەرۆکی پەیوەندیەکانی دەرەوەی ئیدارەی خۆسەر باشداری دیدارەکە بکات. ئامانجی کۆبوونەوەکە بە دوواداچوونەوە بۆ پرۆسەی تێکەڵکردنی هێزەکان و هەنگاوەکانی داهاتوو. هیلالی جەختی کردەوە کە ئەم دیدارە بە ئامانجی خێراکردنی پرۆسەی تێکەڵبوونی هەسەدەیە لەگەڵ سوپای سووریا و بەستنەوەی پارێزگای حەسەکەیە بە حکوومەتی دیمەشق. بەپێی چاودێران دیمەشق چاوی لە بەشداری زیاتری کوردە لە ڕووی سەربازی و سیاسی لا سووریای نوێ و ئەو هەنگاوەش قۆناغێکی نوێی سیاسی و سەربازی لا سووریا پێک دێن و پێگەی کورد لە ناوخۆی ئەو وڵاتە بەهێزتر دەکەن. ئەحمەدی حاجی ڕەشید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لا پەرلەمانی عێراق ڕایگەیان کەوا نووسراوێکیان بۆ ئەنجومەنی وەزیرانی عێراق کردووە بۆ زیادکردنی 100,000 بۆ ئەو خانەنشینانەی هەرێم کە موچەکانیان لە خوار 500,000 دینارەوەیە. ناوبرا وتیشی ئەوەی کە پێشتر دراوە بە بڕیاری ئەنجومەنی وەزیران بووە نەک بەپێی یاسای خانەنشینی یەکگرتووی عێراق. لەبەر ئەوە دەبێت جارێکی تر چاوەڕێی بڕیارێک لە ئەنجومەنی وەزیرانەوە بکەین بۆ ئەوەی بکرێت بە یاسا و لە خانەنشینی یەکگرتوو جێگەی بکرێتەوە.